پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری کردین بەرامبەر بە حەق بەرامبەر بە خەڵک بە حەق حکم بدەین. با بچینە خزمەت فەرموودەیەک کە لە صحیحی بوخاریدا هاتووە. ژمارەی فەرموودەکە لە صحیحی بوخاریدا 6780 صحیحی بوخاری ژمارەی فەرموودە 6780. لە حەدیثەکە دەفەرمێت حەزرەتی عومەری کوڕی خەتاب بۆمان دەجێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. دەفەرمێت کابرایەک هەبوو لە مەدینە ناوی عەبدوڵڵا بوو، پێیان دەوت حیمار، پێیان دەوت کەر. دوو لە ڕووی جەنابەتان کتێبەکە وا نووسراوە لە حەدیثەکەی بوخاریە، پێیان دەوت عەبدوڵڵای کەر. جا هەندێ لە عەرەب بۆ لەقەبی کەر و ئەوانەیان لە منداڵەکانیان ناوە. من زۆرجە بیرم لێ دەکردەوە، دواتر ڕۆژە لە کتێبەکە بینیم دەڵێ عەرەب بۆیە لەقەبی کەر و ئەوانەیان لە منداڵەکانیان دەنا کەلب و منداڵەکەی ناو دەنا کەلب، لەقەبی کەلب دەیگو بۆی وەکو سەگ بۆم بە وەفا بێ. منداڵەکەی ناو دەنا لەقەبی حیمار، دەیگو بەڵکو وەکو کەر بە ئارام بێ، ئاخر کەر گوێدرێژ زۆر بە ئارامە، هەڵ ناچێ، وەکو یەستری چەموژ نییە، ڕێگای دوور دەبڕێ، بێ تەحەموڵ نییە. دەیگو بەڵکو منداڵەکەم ئەو عەقڵیەتیان وابوو، دەیگو ئەو لەقەبەی لێ دەنێن بەڵکو ئاوا هێمن و لەسەر خۆ دەرچێت. ناویان ناوە عەبدوڵڵای حیمار، عەبدوڵڵای گوێدرێژ. ئەم عەبدوڵڵای گوێدرێژە لە حەدیثەکە دەفەرمێت کانە یضحك رسول الله صلی الله عليه وسلم. زۆر کابرایەک بوو پێغەمبەری خۆش دەویست، پێغەمبەریش خۆشی دەویست، دایمە پێغەمبەری خوای دێنایە پێکەنین. جا شەرحی ئەم حەدیثە لە فتح الباریدا لە مجەلەدی 12دا لە لاپەڕەی 95 دا تەماشاکەن. ئەفەرمێ ئەم پیاوە دەچوو لە بازاڕ هەر شتێکی جوانی بەرچاو بکەوتایە کە بازرگانێک پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان هێناوێتە بازاڕەوە چۆتە وڵاتێک و شتی نوێی هێناوە، خواردنێکی خۆش، جلوبەرگێکی جوان، کەلوپەلێکی نایاب. دەچوو دەیگو کاکە جان ئەم کەلوپەلە بەس چەندە؟ دەیگو بە ئەوەندەیە. دەوەڵای دەمەوێ ئەوە دەیبەم بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ پارەکەی لێ وەرگرە. دەبیش دەیگو پێغەمبەری خوا لەسەر سەر و لەسەر چاوان، پێغەمبەری خوا ماڵی کەس ناخوا، بە ناوی پێغەمبەرەوە دەچوو دەی ئەی پێغەمبەری خوا تاق لە دەرگایدا فەرموو عەبدوڵڵا هاتی بەڵێ وەڵا ئەو دیاریم بۆ هێناوی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەی ماڵە داوا بێ و قبوڵمان کرد، پێغەمبەر دیاری وەرگرتووە. وەڵا ڕۆژی پێدەچوو کابرای بازرگان لە دەرگای ماڵی پێغەمبەری خوادای ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بازرگانەکەم دەپێچمەوە دوکانەکەمدا دەخەم و دەڕۆم پارەکەم دەیە. پارەی چی؟ ئەی پارەی ئەو کەلوپەلەی کە ئەو کوڕە بۆی هێناوی ناوی عەبدوڵڵا بوو. پێغەمبەر فەرمووی وەڵڵا ئەو بە هەدیە بۆی هێناوم، بانگی کەن. سەحابەیەک دەچوو لە دووی بانگیان دەکرد، عەبدوڵڵا ئەمە هەدیە نەبوو. نە وەڵڵای پێغەمبەری خوا حەزم لێ کرد تۆ لێی بخۆی پارەشم نەبوو، خۆت پارەکەی بدە. پێغەمبەری خوا دەستی کرد بە پێکەنین، یعنی ڕەفتاری زۆر پێکەنیناوی بوو، قسەکانی زۆر پێکەنینە بوو، نوکتەی زۆری هەبوو، پێغەمبەر خۆشی دەویست. ئەم پیاوە لەگەڵ ئەو هەموو باشێدا یەک سیفاتی زۆر خراپی هەبوو. یەکێک لە گوناهە گەورەکانی دەکرد کە عەرەق خواردنەوەیە، کە خوا فەرمووی ریجس من عەمەلی الشەیطان، نەسی قورئان لەسەر عەرەقە. پێغەمبەری خوا نەعلەتی کردووە لە 10 کەس لە عەرەق خواردنەوەدا، ئەوەی دەیخواتەوە، ئەوەی دروستی دەکا، ئەوەی کە باری دەکا، ئەوەی کە بۆی دێنێ، ئەوەی کە بۆی دەژێڕێ، ئەمانە هەمووی باسمان کردووە. ئەو پیاوە عەرەقی خواردەوە، عەرەقیشی نەک لە ماڵی خۆیدا خواردوێتەوە، لە مەدینە خواردوێتەوە، بە سەرخۆشیش هاتوۆتە سەر جادە. ئیسلام حەقی خەڵکی نییە لە ماڵی خۆیدا چی دەکا، بەڵام مافی ئەوە نییە کۆمەڵگا بشێوێنی. کەس مافی ئەوەی نییە بە سەرخۆشی بێتە سەر جادە، کە هاتیە ناو شەقام و ناو بازاڕەوە سەرخۆش بووی، عەقڵت تەواو نییە، خەڵکت ئازار داوە، ئەبێ حکومەت بێتە سەرخەت. حکومەت ئەم پیاوە دەبێت تەنبیەکە. ژیرە لەلایەن پۆلیسی مەدینەوە ژیرە هێنایە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا فەرمووی لێدەن، یەک دوو زلیان لێدا و یەک دوو نەعلیان پێشەشا و زەمانەوا بووە. لە بوخاریدا دەفەرمێت جارێش کە دیسان خواردەوە، دیسان ژیرایەوە، دیسان تەنبیە کرایەوە، دیسان خواردەوە، دیسان ژیرایەوە. جاری چوارەم دیسان هێنایەنەوە. هەر ئەو پیاوەی کە دۆستی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەوە پێغەمبەر بە قسە خۆشەکانی پێدەکەنێ، بە ڕەفتارە سەیرەکانی خۆشی دێ. کابرایەک لە خزمەت پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، ئەو کاتێک کە ئەوە هێنایەنەوە، دوای ئەوە وتی اللهم لعنه، یا ربی لعنەتی خوا لێ بێ، یا الله بلعنتك، خوا لعنتي خوا لم عەبدوڵڵا يبكى. ما أكثر ما يؤتى به، أو هيج حياة وحرمتي نية، أما هيج حياة نية، أما تنجر جيرا وهنا خزمة بيغمبر وباك رايته ولا قناه ليسان دست فيك الدواء، يا ربي خوا لعنتي خوتي بصر بالنا. بيغمبر خوا متشاوي سور هالقرا نشانه أو يبو أم قصي زور بينا خوشة فرموي وامله لا تلعنوه كز لعنة لم كاونك، لا تلعنوه فوالله ما علمت إلا أنه يحب الله ورسوله. فرموي جاء حديثك أو هذا خمندرته ما علمت عليه فيه سوءا أو فيه سوءا. فرموي بو خوايا سوند با الله هرشي خرافة بلم بياوم نديوا شاني لعنة كردنيا ياند فرمي لحديثك إلا أنه يحب الله ورسوله أو من بزان وعلم بيه أم جنج كناوي عبد الله ومبتلاب وبم جناها جوروا لناخذ الله وخوف يغنبري خواي خوش دبي
لە ناخی دڵەوە دەکوڵێ بۆ خۆشەویستی خوا و پێغەمبەری خوا لعنەتی لێ مەکەن. سبحان الله چ دەرسێکی گەورەی داینێ. بۆیە ئیمامی ابن حەجەری عەسقەلانی لە شەرحی ئەم حەدیسەدا لە فتح الباریدا لە مجلدی 12 لاپەڕی 95 دەفەرمێ وفيه أن لا تنافي بين ارتكاب النهي وثبوت محبة الله ورسوله في قلب المرتكب. دەفەرمێت جار هەیە ئینسان تووشی گوناهێک دەبێ کە خوا نەهی لێ کردووە، گوناهی گەورەیە، نەسی ئاەتی لەسەرە، نەسی حەدیسی صحیحی لەسەرە، بەڵام ئەم ئینسانە مبتەلا بۆ بەو گوناهەوە لەگەڵی ئالوودە بۆ وازی پێ لە ناهێنرێ. دەفەرمێ ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێ وەڵڵاهی تۆ خوا و پێغەمبەرت خۆش ناوێ، مادام خوا و پێغەمبەرت خۆش دەوێت دەبووان نەکردایە. سەیری کرد چه حەقێکە پێغەمبەری خوا بەو پیاوەیدا، گوناهەکە لە شوێنی خۆیەتی حەقە، گوناهی کەبیرەیە، بەڵام مستحقی ئەوە نی لعنەتی خوا لێ بکرێ، هەرچەند لعنەت لە عەرەخۆر کراوە، بەڵام تۆ خوا و پێغەمبەری خوات خۆش دەوێ. بۆیە بەڕێزان دەبینی جاری وایە کەسێک گوناهێکی گەورە دەکا، مامۆستایەکی دڵسۆز لە مینبەرەوە بانخوازێک لە وتاریەوە ئەڵێ کاکە فڵان کەس ئەگە خوای خۆش بویستایە و پێغەمبەری خۆش بویستایە ئاوای نەدەکرد. چاولێ ئەو پیاوە چەند جار لەسەر عەرەق گیراوە و خوا و پێغەمبەری خواشی خۆش دەوێت.